America first. America لە دوای سەرکەوتنی دۆناڵد ترامپ لە ئەمریکا سەرکەوتنی پارتە پەڕگیر و تونڕەوەکان لە ئەوروپاوە بۆ ئاسیا بووەتە دیاردەی سەردەم. بۆیە ئەو حاڵەتە بووەتە جێگەی سەرنجی میدیا و ناوەندەکانی ڕاپرسی و توێژینەوە و شرۆڤەی سیاسی. ڕکابەری ماری لۆپانی ڕێبەری ڕاستڕەوی فەڕەنسی بەرامبەر بە ئیمانوێل ماکرۆن کە پارتەکەی لە مایەپوچی داراییدا بوو، هۆکارەکەی تەنیا لەوەدا بوو حکوومەتی ئیمارات لە ڕێگەی کۆمپانیای نور کاپیتاڵەوە بڕی 8 ملیۆن یۆرۆی پێشکەش دەکات. هەر بۆیە لە دوای 2 ساڵ و لە تشرینی دووەمی 2019دا ڕۆژنامەیەکی فەڕەنسی دەنووسێت گەر یارمەتی دارایی ئیمارات نەبوایە کە پارتەکەی لە مردن ڕزگار کرد، ماری لۆپان ئەوە نەبوو کە بتوانێت ڕکابەری هەڵبژاردننی سەرۆکایەتی بکات، کە دواتر دەرکەوت کۆمپانیای ناوبراو لەلایەن وەزیری پێشووی نەوتی ئیمارات مانع سەعید عوتەیبەوە دامەزراوە کە باوکی یوسف عوتەیبەی باڵیۆزی ئیماراتە لە واشنگتن، کە بە دژایەتی ئیسلامیەکان و دۆستی زۆر نزیکی لۆبی زایۆنی بەناوبانگە و استراتیژی پارتەکەی ماری لۆپان دژایەتی ئیسلام و پەنابەرە موسڵمانەکانە. لە کاتێکدا پارتی بەهارتیا جاناتای هندۆسی ڕەگەزپەرست هەر لە سەرەتای چالاکی سیاسیەوە بە سەرکردایەتی ناریندرا مۆدی لە 29 تشرینی دووەمی 1990دا بەڕووخاندنی مزگەوتی بابری لە شاری ئایۆدیا لە باکووری هندستانەوە دەستی بە دژایەتی موسڵمانەکان کرد و دوای سەرکەوتنەکانی لە هەڵبژاردننی 2014 و 2018دا کاریگەیاندا هەڵوەشانەوەی دەستوری وڵات لە کۆتاییهێنان بە ئۆتۆنۆمی کشمیر و دەرکردنی یاسای ڕەگەزنامەی نوێ کە بەپێی ئەوە هندستان بەرەو بە هندۆسیکردن دەبات و بەکرداری ئەلمانیەتی دەستوری وڵات هەڵدەوەشێنێتەوە. کەچی محەممەد بن زاید لە دیداری ناریندرا مۆدی سەرۆکوەزیرانی هندستاندا بەرزترین نیشانەی وڵات مەدالیای زاید دەبەخشێتە ناوبراو کە گوایە جێگەی پێزانینی وڵاتەکەیەتی کە ڕێز لە کەسایەتی ناوبراو بگرێت بۆ ئەو ڕۆڵە گرنگەی لە هاوڕێتی ئیمارات و گەشەپێدانی پەیوەندیەکانیان دەیگێڕێت بەبێ ئەوەی هیچ ئاماژەیەک بە سەرکوتکردنی وەحشیانەی خەڵکی کشمیر بکەن. لە ڕاگەاندراوەکەی ئیماراتدا ئاماژە بە دژایەتی هەردوو لا بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر دەکەن بە هەموو شێوەکانیەوە کە لە گۆشەنیگای هندەوە کشمیریەکان تیرۆریست و تێکدەرن. بڕیارە ئاڵوگۆڕی بازرگانی ئیمارات و هندستان لە ساڵی 2020دا لە 6 میلیارد دۆلارەوە بگاتە 100 میلیارد دۆلار. لە دوای هەفتەیەک لە بڕیارەکەی مۆدی لە دژی کشمیر، کۆمپانیای ئارامکۆی سعودیەش بە بڕی 15 میلیارد دۆلار لە کۆمپانیای ریلاینس ئیندسترز لیمیتیدی وزەی ئەو وڵاتەدا وە بەرهێنان دەکات. ئەمەش لە دوای بەڵێنی محەممەد بن سلمان جێنشینی سعودیەیە بۆ مۆدی کەەوە بەرهێنانی وڵاتەکەی لە هندستاندا دەگەیەنێتە 100 میلیارد دۆلار. ئەوەی جێگەی سەرنجە زۆربەی کەسایەتیە پەڕگیرەکان کە دژایەتی پەنابەران و ئیسلام دەکەن لەلایەن ئیمارات و سعودیەوە یارمەتی مانگانە دەدرێن و سەردانەکانیان بۆ وڵاتان سپۆنسەر دەکرێت. بە تایبەتی پارتی پارێزگارانی بەریتانیا تەنانەت راپۆرتی فۆرین پۆلیسی لەبارەی پارتی ڕەگەزپەرستی فۆکسی ئیسپانیەوە کە ڕقوکینە لە دژی ئیسلام و موسڵمانان بڵاو دەکاتەوە ئاماژە بەوە دەدات لە ڕێگەی تورکی فەیسەڵی سەرۆکی پێشووی دەستگای هەواڵگری سعودیەوە بڕی 1,700,000 دۆلاری پێشکەش کراوە کە مەحاڵ بوو ئەو پارتە بمێنێ ئەگەر ئەو یارمەتیان نەبووە. Abordaje sin titulejos al búnker autonómico del que viven los partidos políticos.